مامۆستا مەلاوتانە باس لەو کوڕە بێنم بەخوا. ئێوازی لێمە هێنە شووی پێ بکە. مامۆستا ئاخر منی خۆش ناوێت. پێت تەواو دەستی خۆش بێت پێت ڕابێرێت. عنی بەڕاستی تاوانێکی زۆر زۆر گەورەیە. یعنی ئەو تۆی خۆش ناوێت و ئەوت خۆشەوێت. ئەی نازانم بەڕاستی 3 ساڵیشە دەستی پێکەت. مامۆستا وا بزانم 3 ساڵ زیاترە ئەوشی منی خۆشای بەڵام نازانم لەگەڵ زۆر کچەمە چەند قسەکات. تەواو سەرسەریە بابگیان ئەو کوڕانە دەسی بەیەواکەن وەڵڵاهی هەموو بەرگت ئاڵتون بێت تۆی ناوێت. بە قەبارەی خۆت بە قورسایی خۆت ئاڵتون بپۆشید وەڵڵای ئەو کوڕە تۆی ناوێت. چکە ئەو کوڕانە کوڕی گەڕەکن کوڕی سناپ و کوڕی ئەملاولان ئەوانە هی ئەوە نین زەواجیان لەگەڵا بکەی کچەکەم بۆیە تۆزی عاقڵ بە تۆزێ بەهۆشی خۆتاوەرەوە چاو لە دایکت کە چاو لە ئەو ئافرەتە داوێن پاکانەکە